مەگوت مە چاڵنجێک ڕاگەهاند گەلک کەچان کەزیێن خۆڤەهاندن ئەژ یەک ژوان بووم مکەزیە خۆڤەهاند لێ چاڵنجا من جوداتر بوو کو من گوت بلا بوو دیروکێ بمێنیت ناوێ کەزی ئەم ناوێ کچێن خۆ بکەینە کەزی شکر بوو خودێ چاڵنجا من بشێوەیەکی بەرفرە هاتە قەبیلکردن و کوردان لە هەر چارپارچەی کوردستانێک گەلک ژوان و کچ دایک بوون ناوێ کچێ خۆ کردنە کەزی دوو ژوان میوانێت منن هێژای نیزام غەریب بابێک کەزی لە سلێمانیە و هێژای عەلیمام ئەو ژی لە چەمچەماڵ بابێک کەزیە زۆر زۆر دڵخۆشم بە وجودی جەنابتان ئێوە بەخێر بێن سەر چاوام کەزیتان لێ پیرۆز بێ مناڵێک ئەبینم کەزی دەبینم لە وێنەیەکدا کەزی بخێر بێ بۆ کوردستانێ کەزی بخێر بێ بۆ شوڕەشە کەزیە ئەڤروکە زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی هەموو پارچەی کوردستان یەکە اینجا لە چەمچەماڵەوە دەست پێ دەکەم کە کەزیمان لێ دیارە کاک عەلی سپاس دەکەم کە بەدەم چاڵنجەکێ ئێمەوە هاتی و ناوی کچە جوانەکەت کردە کەزی خوا کەزیت بۆ بهێڵە ئینشاڵە کەزیمان هەر زیاد بێ لە کوردستان و ئینشاڵە هاتنی کەزی ببیتە دەستپێکی ڕاگەاندنی دەوڵەتی کوردستان لەسەر دەستی جەنابی سەرۆک بارزانی بەڵێ بزانم دەنگی کامیان دێ کاک غەریب ئەگەر وە بیتن کاک نیزام لە سلێمانیەوە فەرم و پەیامت چییە دوای ئەوەی کە ناوی کچە جوانەکەت ناکەزی سڵاو لە تۆ لە بینەکانیشتان بە شانازیەوە ئێمە ئەمڕۆکە کچە جوانەکەمان ناونا کەزی خان بە وەکو پاڵپشتیەک بۆ کچان و خوشکانمان لە ڕۆژئاوای کوردستان ئەمە شانازیەکی گەورەیە بۆ خۆم و بۆ بنەماڵەکەم و بۆ هەموو کورد کەزی ئەگەر دوژمنی کورد کەزیەکی کورد بڕن ئێمە هەزاران کەزی لەدایک ئەبێت و هەزاران کەزی ئەبێتە چقڵی چاوی دوژمنان و هەر بەو کەزیەکانمان ئایەکەینە پەتی سێدارە بۆ دوژمنانی کورد و من زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ ئەبینم لە دوای ڕیفراندۆمی سربەخۆیی کوردستان کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئاوا بە یەک ریزی بە یەکدەنگی و دوور لە هەموو ئیتیمای حیزبی و لایەنی یەکمان گرتووە بۆ پشتگیری کوردان براکانمان خوشەکانمان لە ڕۆژئاوای کوردستان ئیشەڵا ئەمە بێتە سمبوڵی سەرکەوتنی کورد یعنی لە مێژووی کورد ئێمە هەمیشە ئەوەمان سەلماندووە کە بۆ دراوسێکانمان و بۆ گەلەکانی تر کورد هەمیشە گەلێکی چۆن بڵم گەلێکی باش بووە و گەلێک بووە کە هەمیشە توانیوێتی لەگەڵ هەموو نەتەوەکانە هەڵبکا بەڵام بەداخەوە ئێمە ئەبینین ئێستەکانی دراوسێکانمان لە باتووی پاداشتمان بدەنەوە دژمنایەتیمانەکەن وەکو جەنابی سەرۆکیش فەرمووی ئەگەر ئێمە خۆمان هەبین خەڵکیش ئەبێت ئەمە ئەمڕۆ سەلماندان کە سەلماندمان لەسەر پێشنیاری جەنابی سەرۆک خۆمان هەین وەخ پێویستمان ئەو کات خەڵک پێویستی بە ئێمە بێت ئەمە گەورەترین شانازیە بۆ ئێمە کە کوڕ و کچ و کوڕکچانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە تەواوی جیهان سەلماندیان کە بەڵێ ئێمە هەی نەتەوەیەکین غەدرمان لێ ئەکرێن نەتەوەیەکین بەشمان ئەخورێن نەتەوەیەکی ئاشتی خوازین بەڵام بەداخەوە دراوسەکانمان لە باتی ئەوەی ئەم باشی ئێمە بە باشی پاداشتمان بنەوە بەڵام بەداخەوە کە ئەبینین بەخرابە بە جوابمانەدەنەوە یعنی بۆ ئێمەوە ناخۆش ئێمە گەلێکی بسڵمانین و خۆمان لە هەموو کەس بە بسڵمانتر ئەزانین و خۆمان لە هەموو گەل و نەتەوەیەک بە خاوەنی دین زیاتر ئەزانین بەداخەوە ئەوان دینمان پێفرۆشتنەوە لە کاتێکە ئێمە خۆمان بە خاوەنی دینی ئیسلام ئەزانین و ئێمە خاوەنی کاریزما و سەرۆکی وەکو جەنابی سەرۆک بەرزانین لە هەموو
گوتار و چاوپێکەوتن و دەرکەوتنەکانیان ئەبینین ئاەتی قورئانی پیرۆز دەڵێتەوە ئەبینین بە ناوی خوا دەست پێ ئەکات یعنی ئیتر نازانم چی بە ئێمە ئافرۆشنەوە ئەم گەلەستەمکەرانە بۆیە ئێمە هەمیشە خۆمان بە خاوەنی دین ئەزانین لەوان بەڵێ ئەمە کەزیخانی کوردستانە و لەوە خۆشتیژەوە بکە کەزیخان لە ڕۆژی دامەزراندنی کۆماری کوردستانە لەدایک بووە و ئەمە ئیشەڵا بێتە پارێزدەری ئەو ئاڵایی کە قازی محەممەدی نەمر بە ئامانەت بۆ ڕۆڵەکانی جێهێڵاوە تەسلیمی بە نامۆستەفای نەمری کردووە و ئیشەڵا ئەمیش دەبێتە پارێزەری ئەو ئاڵایە وەکو هەموو کیژە کوردێکی ئەم وڵاتە و وەکەزی کشە کوردەکانی ئێمە بەپەتی سێدارە بۆ دوژمنەکانی کورد. کاک نیزام ئەمن زۆر سپاس دەکەم بەڕاستی ئێستا کەزی نەڤیا منە سۆڕنا منە ji ber ku li ber çalinci ême nاوە kezî xwe kezî lê nestêne li ciyatî min kezî maçke înşallah her hebin serberz û serferaz bin bexêr bên zor spas danekem zor spas ewca kak Elî mam Enwer ew îş cenabiyan li çemçemala we mêwanî min e cenabîşiyan navî kiçe ciwanekeyan nawa kezî zor spas dekem li dest pê ket bedem çalincekê ême we hatî serberz û şanazîn em nawane deçine dîrok eme qet li bîr nakire nek li nav Kurd nek li nav dijminanî Kurd xwe kezî bû bihêle zor spas dekem peyamî cenabtan. زۆر سپاس بۆ تۆ ئیمان خان دەستخۆشی لە کەناڵەکان تەواوی ستافە بەڕێزەکەتانەکەم ڕاستی ناونانی کەزی بۆ من تەنها ناوێک نەبوو پاشخانێکی دوورتری هەیە من لە ساڵی 2014 کاتێکە شەڕ بە دشت بە تاریکپەرستان و تیرۆریستانی داعش ڕووی لە هەرێمی کوردستان کرد کوڕێکمان هەبوو شەهید بە ناوی ملازم بەهرۆز لە سەیسایەق دانیشت شەهید بوو چۆیە ڕیزی کاروانی نەمرانەوە بەداخەوە کۆرپەکەی خۆی نەبینی منە و کات کچێکم تازە لە دایک ببوو هەر بەو ناوەی کە شەهید بەهرۆز وەسێتی کردبوو ناوی کچەکەی بنێن بارین من ئەویشم ناو نابارین ئامانجمە بە دایک و باوکانی کوردستان بڵێم تکایە ناوەکان ناوی مناڵەکانتان با ناوێکی کوردی بێت و بۆ ئەوەی لە داهاتوو کە ناوی مناڵەکان هێنرا لە هەر شوێنێک چیرۆکێکی ئەم گەلە بێ پشت و پەنایی لە پشتەوە بێت و بیری نەوەکانی داهاتوو بکەوێتەوە. کاک عەلی دەمەوێ پێتان بڵێم هەر کەسێک لەم کوردستانە ناوی کچە جوانەکەی نابێ کەزی لە سەربانگ و چاڵنجی ئێمە لێرەوە لە یەکتر خلاص نابین تەواو ئێمە خزمی یەکترین کە ئێوە هاتنە هەولێر دەرکای ماڵی من لە بۆ ئێوە کراوەیە دەبی بێن کچەکەمان کەزیەکان ببینم دەبی ماچی بکەم دەبی پێیان بڵێم کە ئێوە نەوەی داهاتووی کوردستانە ئەمانەتی کوردستان ئەمانەتە لە دەست ئێوە لوێ دەبی ئێمە بەڕاستی ئەو ڕوژانە بکەینە مێژوو بەڕاستیش بوویتە مێژوو یعنی کە کورد هەستان و ناوی کچەکانیان ناکەزی ئەمە نەک تەنیا لە ناو کوردستان بەڵکو لە ناو دوژمنانی کوردستان وەکو تیرێک بوو وەکو گوڵەیەک بوو. ئێمە ویستمان بە دوژمنانی ئەم گەلە بڵێن کە دەستبردن بۆ کەزی ئافرەتانی ئێمە کارێکی وا ناکە کە شەرم لە بوونی شەڕڤان و ئافرەتان بکەین لە سەنگەرەکانی بەرگری بەڵکو بۆ ئێمە شانازیەکی گەورەترەکە کچانمان کە لە دایک ئەبن وەها گۆشیانکەین لە خزمەتی نیشتیمان و دیفاع بکەن لەو خاکەیکەوە لە ئەمنەتەوەی ئێمە لەسەری گەورە بووە. دەستەکانت خۆش بێ کاک عەلی مام نووری لە چەمچەماڵەوە گەلێک سپاس دەکەم ئێوە جێگای شانازین ئینشاڵڵا ئەم هەستە جوانە کوردپەروەریە لە لەو ناخی کەزیخانیش ئەوها ڕەگ و ڕیشەکانی مام ئەنوەر هێژای عەلی مام ئەنوەر لە چەمچەماڵەوە لە ناو کچە جوانە کەشت بە هەمان شێوە سەر هەڵدەدا و دڵنیام لەوەی زۆر سپاس دەکەم.